بناوی خوای بەخشندەی میهرەبان، حەمد و سەنا و سوپاس و ستایشی بەپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. برایانی ئازیز، خوشکانی بەڕێز، لە باسی گوناحە گەورەکان الکەبائیر ئەمڕۆ باسی چەند کەبیرەیەکی ترەکەین، چەند گوناحێکی گەورەی تر. الغلو في الدين، واتە زیادە ڕەویکردن لە ئاینە. یعنی یەکێکی تر لەو گوناحانەی کە بە گوناحی گەورە ئەژمێررێت ئەوەیە کە ئینسان لە دینە زیادە ڕەوی بکە. ئەنی لەوە چی هەنێک کەس وا تێبگا ئەگەر لە دینە زیادە ڕەوی بکەی ئەوە دینداریەتیە، بەس خۆی زیادە ڕەویکردن لە دینە گوناحی گەورەیە. سبحان الله، الغلو في الدين من الكبائر. ببلغي چی؟ ببلغي ئەوەی کە خوای تعالی ئەفەرمیە یا ئەهل الكتاب لا تغلوا في دينكم غير الحق. خوای تعالی قەدەغەئەکە لە ئەهلی کتاب کە ئێمەش ئەهلی کتابین کەوا زیادە ڕەوی نەکەن لە دینە إلا ئەو حەقە نەبێت کە خوای تعالی دیاری کردووە. وهروها رسول الله أفرمي صلى الله عليه وسلم إياكم والغلو في الدين. أفرمي آمان وريابن لزيادة الربي كردن لدينا، يعني لدين داريتيا زيادة الربي كان. فإنما أهلك من كان قبلكم الغلو في الدين. قوم كان بيش إيواتشي لنا يعني زيادة الربي كردن لدينا. كاتي تو الدين بريشتيتيانية تو تيايا دروسيكي يا بريشت هي لدينا، بلام تو أو لحد يكادان راوت تو زياد لحدي خوي تنيا كيتوا عينا وكو برغيك اگر زور زياد تنيكي شي بيته مولي سبي تو اگر زياد لحد خوي تنيكي مولي سبي شليش بيبسيط اكريتوا كوابو وسطك ايني في روزي اسلام داوامان ليكا وسط بين. قوم كاني بيش ايما زيادة الروي لدينا فوتاني مي والله براينا حتى أمتي إيماج زيادة الربي فوتاني برا لدواي في غمري خواه صلى الله عليه وسلم زيادة الربي واي كرت إمامي عثمان يعني شهيد كرت. إمامي عثمان خليفي في غمر صلى الله عليه وسلم دوكشي في غمري خواه استبو، يعني دو جار زواي في غمر بو صلى الله عليه وسلم خليفي إسلام مجدي بهشتي في درا في غمر خواه صلى الله عليه وسلم خوي بفرمي ما ضر عثمان ما فعل بعد اليوم. يعني عثمان لم ربد وحرشي بك زرري في ناقيني، يعني او عندما مثلا امام عثمان كاري قوري بو اسلام كردوا بلام ام امام عثمان تو ملكي تنرو جنج تنرو وانا زاني امام عثمان دين داريتي باش نازاني اوان باشي ليزان امام عثمان شهيد كرت. محاصرين مالكان دا نيلان او ناني بوبرا نيلان اوي بوبرا تا امام عثمان اخر شت لكاتي قران خوندنا وبزماني بالرجوع شهيد يعني كلبان قرانك. هروها امام علي شان بهمان شو شهيد كرت. يترتا امرو تندرو كان فتنه بو اسلام انا نوا تا امرو وحتى رجي قيامتش جابويا تندروي نكبتي وبدبختيها بويا في غمرة فرمي صلى الله عليه وسلم حديث كتيرا هلك المتنطعون او اني زور شو تقول لك نواز يا لحد الرون براسيتيا اجل زور بي اواني زياده الرون لاخيرا دس يعني شي تخويني مسلمانان لاخيرا مسلمانه كوجن زور اعتياديه اوان امامي عثمان وامامي علي كافر كان صحابه كان في غمر كافر كان اعتيادي لدوا امامي علي وامامي عثمان خلق تر زور بآساني كافر كري. يكي كتر خوش بسكانم
لەو شتانەی کە بە گوناحی گەورە ئەژمێررێت شاردنەوەی زانستە شەرعیەکانە، یعنی علومی شەرعی یا شریعەتی خوا نابێ بەشاررێتەوە، ئەبێ بۆ خەڵکی ڕوون بکرێتەوە، و ئەمە ئەرکی مامۆسایان و زانایانی ئیسلامە. لە هەموو سەردەمێکە نابێ دین لە خەڵک بشارنەوە، ئەبێ دین وەکو خۆی باسکەن. خوای تعالی هەڕەشەیان لێدا لە سوورەتی بەقەرەیە ئاەتی 159 و 160 خوای تعالی فەرمێ إن الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى من بعد ما بيناه للناس في الكتاب أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون. ڕاستی و کەسانەی کە دین ئەشارنەوە دوای ئەوەی کە خوای تعالی ڕوونی کردوێتەوە ئەمان ئەیشارنەوە براینە زۆربەی جار ئەوانەی کە دین ئەشارنەوە ئەو مەلایەنەی کە دین ئەشارنەوە طبعا ئەوە کێ دین ئەشارێتەوە؟ مەلا ئیشارێتەوە، یعنی مەلا لە دینی ئیسلامە یعنی زانا. وشەی مەلا وشەیەکی زۆر زۆر گەورەیە. مەلا لە پڕیوە هاتووە، یعنی ئەم کەسە پڕە لە مەلا من العلم هاتووە، یعنی پڕە لە علم، پڕە لە زانست. بەڵام بەداخەوە ئەگەر ئەم مەلایە لەبەر خاتری پلەپایەی دنیا، لەبەر خاترەوەی پلەپایەکی دەستکەوێت یا لە دەستی نەدا دینەکەی ئەشارێتەوە، یا لەبەر خاتری پارە، ئەنێ پارەی پولی دنیای کەم هەرچەندێکیش ئەو پارە و پولە زۆریش بێ هەرکەمە، چونکە تۆ دینە فرۆشی، دینەکەی خۆتت فرۆشت، جەهەنەمت پێی کڕی، چەندێ هەرچی ئەم مڵکی ئەم دنیای بدەنە تۆ قیمەتی نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێ پرسیارێکی لێ بکرێ، هەر زانایەک پرسیارێکی علمێکی شەرعی لێ بکرێ، پرسیاری دینی لێ بکرێ لە شتێکا و بیشارێتەوە لەغاو ئەکرێ لە ڕۆژی قیامەتە. ئیتر هەموو عالەمە زانن ئەمە عالمێک بووە دینی شاردۆتەوە، دینی خوای شاردۆتەوە. لەبەرەوە بەڕێزان من نصیحەتی خۆم و هەموو زانایەکی ئاینی یەکەم کەوا ئاگان لەو ئەمانەتە بێ کە خوای تعالی خستێتە سەر شانیان، خستێتە ئەستۆیان، ئەرکەکەیان لە ئەرکی خەڵکتر قورسترە. ڕاستە مامۆسایانی ئاینی مەلا مەلائیکە نییە، مەلا مەلائیکە نییە، ئێمە کاتی ئەڵێن مەلا یعنی پڕە لە علم، بەڵام مەلائیکە نییە، یعنی معسووم نییە لە گوناح، ئەمیش بەشەرە، ئەمیش برسی ئەوێ، ئەمیش تینوێ ئەبێ، ئەمیش نەخۆشەکەوێ، ئەمیش، بەڵام ئەمان هەڵگری پەیامی پێغەمبەرن، وەیە ئەبێ هەندێک ناڕەحەتی ئەم دنیایە هەیە ئەوان لە خەڵک زیاتر ئامادە بن بیچێژن و ئەو ئەرکە بخەنە سەر ئەستۆی خۆیان.